الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشكو براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. شاكي باوكو دايكو صالحيتيان ئیمان و دینیان بەرزی ئەخلاق و ڕەوشتیان کاریگەری هەیە بۆ منداڵەکان و وەچەی وەچەکانیشیان. خوای تەبارەک وتەعالا لە چەندین ئاەتە باسی ئەم ڕاستیەمان بۆ ئەکا و پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ بە هەمان شێوە تەئکیدی لەسەر ئەکاتەوە. خوای گەورە لە سوورەتی کەهفە لە چیرۆکی حەزەتی موسا و حەزەتی خضرە کە باسی زۆر گرنگی تایە. یەکێک لەو باسانە لە ڕەفاقەتی حەزەتی موسا بۆ حەزەتی خضری مامۆسای کاتێکە پێکەوە ئەڕۆن ئەدەن بە مەنتەقە و دێیەکە داوای میوانداری ئەکەن، بەڵام میوانداریان ناکەن و خەڵکەکە زۆر بە ناشنی جوابیان ئەکەن. لەو کاتا حەزەتی خضر مامۆسای حەزەتی موسا بێ کە ئەیانەوێت لە دێ دەرچن، دیوارێک ڕووخاوە و هەندێک کەمی ماوە. حەزەتی خضر بە حەزەتی موسا فەرمێت یا موسا هاوکاریم کە بە ئەم دیوارە ڕاستکەینەوە. حەزەتی موسا تەبعەن بەو مەرجەی لەگەڵ حەزەتی خضرا بووە. حەزەتی خضر هەرچی بکە حەزەتی موسا نابێ پرسیار بکە، بەس ئەبێ تەلەبەیەکی گوێگر بێ و عاقڵ و ژیر بێ. حەزەتی خضر چی کرد؟ قسە نەکا، بڵێ سەمیعنا وەئەطەعنا. بەڵام حەزەتی موسا زۆر سەبری نەبوو لە شتەکانە. وەیە پێغەمبەری خوا فەرمێت خۆزگایە حەزەتی موسا سەبری زیاتر ئەگرد و ئارامی زیاتر ئەگرت بۆ ئەوەی کەوا شتی زیاتری لە حەزەتی موسا ببینایە، بەڵام بەداخەوە سەبری نەگرت. حەزەتی موسا تەبعەن هاوکاری کرد و دیوارەکان بەرز کردەوە. فەرمووی ئەمە بۆ ئەم دیوارە بەرز ئەکەیتەوە، پاداشتان دەیتەوە لە بەدەم میوانداریان کردی، خزمەتیان کردی، تۆ دیواریان بۆ هەڵەچنی، خزمەتیان پێەکەی. حەزەتی خضر فەرمووی هذا فراق بینی و بینک. ئیتر لێرە ئیتر بینی من و تۆ جیابینەوە، لەبەر خادەی تۆ مەرجەکانن نەبردە سەر. چەند پرسیارێک چەند ئیشێکمان کرد تۆ هەمووی پرسیارت کرد، منیش وا ڕەفاقەتی تۆم کرد کە هیچ پرسیارێک نەکەی، ئەمە ئەخیر پرسیاری تۆ بوو. خوای گەورە ئەفەرمێت تەبعەن لەو باسا بەم شێوازێکی مجمەلە، بەڵام لە حەدیسە منفەسڵی واریدە لە کاتێکە حەزەتی موسا تەبعەن ئەفەرمێ ئیتر مادەم کاتی جیابوونەوەی من و تۆ هاتووە دە ئیتر ڕاستی وەڵامەکانم بەرەوە، وەڵامی ئەو پرسیارانەی کە لێم کردی. لە وەڵامی ئەم پرسیارەیە فەرمێت و ئەمە الجیدار فەکانە لغولامین یەتیمین فی المەدینەة وكان تحته كنز لهما وكان أبوهما صالحا فأراد ربك أن يبلغا أشدهما ويستخرجا كنزهما رحمة من ربه. أفرميت أو ديواريك منو تو هەڵمانچنی لەو دیا کە داوای میوانداریمان کرد و میوانداریان نەکردین و دەریان کردین بە شێوازێکی زۆر ناشرین، وازیان لێناین و تەرکیان کردین. ئێمەش ئەو دیوارەمان لەو مەدینە و لەو دێ و لەو شارە هەڵچنی، تۆش پرسیاری لەبارەوەکەی. ئەوە ژێر ئەو دیوارە کەنز و خەزنەیەکی تایە. من بە فەرمانی خوا کە خوا خستێ دڵمەوە، خوا فێری کردم کە ئەم دیوارە هی دوو منداڵی هەتیوە، ئەسڕەم و سەریم کە باوکیان ناوی کاسیح بووە، وەکو لە تەفسیرەکانە وارد بووە. باوکو دایکیان پیاوێکی نەجیب بوون، ئەهلی تەقوا بوون و ئەهلی دین بوون. اینجا بۆ ئەوەی کە ئەم خەزنە نەفەوتێت، خوا ئەمری کرد بە من کەوا ئەم دیوارە هەڵچنم تا ئەو دوو منداڵە گەورە ئەبن و خۆیان خوای تەبارەک وتەعالا پێیان ڕاگەیەنێت کە ئەم ژێر دیوارە خەزنەیەکی تایە، هەڵی درن و دەری بێنن ژیانی خۆتانی پێدابین کەن. جا ئەوە وەڵامی پرسیارەکەی
توي أي موسى. طبعا فرمي وكان أبوهما صالحا، أميك خواي قولك كردي لقل أم دو من دالا أصرم صريم لبر أوي كاسعي باوكيان ودايكيان براسي صالح بون، وكان أبوهما صالحا. بويا علماء زانانا فرمون صلاحيتو تقواو خواناسي ولا خواترسي باوكو دايك رنگ دانوي أبي لمن دالو وشو وشكانشا. عزيزان خوشويستان، مقاتلي كري سلمان رضا ورحمتي خواي لسربيا أجت اللاي خليفي مسلمانان بيه فرميت. طبعا لكادي خليفي خويا أبيت أبو منصور بمقاتلي كري سلمان عليت مقاتل نصيحته آمش قارمك عظمي يا مقاتل آمش قارمك چی باشە بیکەم؟ مقاتلی فەرمووی یا ئەمیر المؤمنین ئەعظك بما رأيت ئەم بما سمعت. ئامۆژگاری تۆ بکەم بەوەی کەوا بینیومە یان بەوەی کەوا بیستومە. فەرمووی بەل بما رأيت، بەوە ئامۆژگاریم کەوا تۆ بینیوتە. فەرمووی یا ئەمیر المؤمنین، ئەمیری مسلمانان باش گوێم بۆ بگرە. إن عمر بن عبد العزيز أنجب 11 ولدا وترك 18 دينارا، كفن ب5 دنانير واشترى له قبر ب4 دنانير ووزع الباقي على أبنائه. فرمي عمر كري عبد العزيز خليفي بينجمي الراشدين إسلام كعادلو لخواترسو دات پرور بوا. فرمي أم ذاتك من بخدمتي قشتم كاتك وفادي فرمو ورسو مالكو طريقكي بجيشت 11 درهم بو، بپێنجیان کفنیان بۆ کڕی، بە چواریشان قبریان بۆ کڕی، 2 درهەمی ماوە دابەشکرا بەسەر وەرەسەکانیان. خەلیفەی مسلمانان و ئیمانداران وەرەسەکەی ئەوەندەیە. اینجا فەرمووی هیشامی کوڕی عەبدولمەلیکیش کە هەر لە بنماڵی ئەمەویەکان بووە، ئەویش 11 منداڵی هەبوو، بەڵام تەریکە و ماڵ و سامان کە بۆ هەرێکیان لەوان جێما 1 ملیۆنی دینار بوو، 1 ملیۆن دیناری ئاڵتوونیان بۆ بەجێما. بەڵام چونکە باوکیان ساڵح نەبوو وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز، هیچ بەرەکەتێکی تیا نەبوو. منداڵەکانی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو 11 منداڵە کە بەجێهێشت، هەموویان خوای تەبارەک وتەعالا بەوەی بەرەکەتی باوکیانەوە بەرەکەتێکی خستە تەمەن و ماڵ و سەر و سامانیان، زاتی وایان تیا بوو لە مناڵەکانی عومەری کوڕی عەبدولعەزیزە، جاری وابوو بە 100 وشتر و 200 وشتر ئەیان بەخشی بۆ جیهاد لە پێناو ناپێوەخوا بۆ خزمەتی مسلمانان، یان بە چەندین پارەیان ئەخستە بەیتولمالی مسلمانانەوە بۆ ئەوەی کەوا خزمەتی مسلمانانی پێ بکەن. خوای گەورە بەرەکەتی خستە کار و کاسبی و تیجارەتیانەوە. فەرمی بەڵام مناڵەکانی هیشامی کوڕی عەبدولمەلیکیش سواڵیانە کرد و داوای پارەیان لە خەڵکیە کرد. ئەوەندە فەقیر و هەژار بوون، لەگەڵ ئەوەیشا باوکیەکی 1 ملیۆن دیناری بۆ بەجێهێشت بوون. بەڵام چونکە باوکیان ساڵح نەبوو و عومەری کوڕی عەبدولعەزیز، ئەوە نەتیجەی هەردووکیان بوو. بۆیە فەرمووی خەلیفەی ئیمانداران ئەگەر ئەتەوێ بەڕاستی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز بی، ئەبێ عادل و دادپەروەر بی، دز و جەردە و خائین نەبی، دڵسۆزی میلەتەکەت بی، ئاوا بەڕاستی ماڵ و سامان کۆ نەکەیتەوە تا خوا بەرەکاتە خەتە ئەولاد و ماڵ و منداڵ و وەچەکانیشتەوە. بەڵام ئەگەر منهەجی ئەوی تریشان نەگری، ئاوا خوای گەورە بەڕاستی سەرت لێ ئەشێوێنێ و ئابڕوت ئەبا وە لە ناوت ئەبا. وەکانە ئەبوهما صالحا کە لە قورئانە وارید بووە، ئەمە عولەما و زانایان فەرموویانە تەئسیری چاکی باوک و دایک بۆ ئەولاد و منداڵەکان نەک بۆ دنیا بۆ قیامەتیشە. لە قیامەتە ئەو باوک و دایکە بەهۆی سەلاحی باوک و دایکەوە منداڵ خوای گەورە باوک و دایک شەفاعەتیان بۆەکە، باوک و دایکی ساڵە بەڵام بەمەرجە منداڵەکە هەلی ئیمان بێ، ئەگەر تاوانێکی هەبێ و وردە تاوانێک شەبێ، خوا بەهۆی باوک و دایک و سەلاحی باوک و دایکیەوە ئەیبەخشێەوە باوک و دایکی.
حتا باوکو دایک نەک لە دنیا سەلاحیەتیان دەوری هەیە بۆ منداڵەکانیشان، لە پاش مردنیشان بۆ منداڵەکانیان لە قەبرەکانیشا دوعا بۆ منداڵەکانیان ئەەکەن. پێغەمبەر فەرمێت یعنی ئەگەر منداڵێکیان ئەو منداڵیان ئەهلی سەلاح بێ ئەو باوکو دایکە لە قەبرەکە دوعای خەیری بۆکەن و خۆشحاڵە بن. ئەگەر منداڵێکیان ئەهلی تاوان و مەعسیەت بێ، ئەهلی ستەم و زوڵم بێ، ئەهلی خیانەت بێ، تاوان بکە، باوکو دایک لەو قەبرا ناڕەحەت ئەبن دوعای هیدایەتی بۆکەن. ئەڵێن خوایە نەیکوشی تا هیدایەتێتی. حەزەتی معاویە و عەمری کوڕی عاس ڕۆژێ دانیشتبوون بۆ یەکەوە. لەو کات و ساتە عەمری کوڕی عاس بە حەزەتی معاوی فەرموو وەرن با دانیشین باسێکی زکرایاتی خۆمان بکەین و دەسەڵات و قوە و خۆشی دنیامان بکەین کە بەڕاستی ئێمە چیمان لە بەردەستایە و پێغەمبەر و سەحابەکانیش بەردیان ئەبەست بەستیانەوە لە برسانە، ئەوە ئێمەش خۆم نازانین هەتەی پێداوین. خاتیمێکیان بوو خاتیمێکیان بوو خزمەتێکردن، ئەوان باسی شتی خۆیانیان کردووە لە دەسەڵات و قوە و هێز و کورسی و باخ و باخات و میوە و میوەجات و مەشروبات و هەموو شتێک. وتیان ئەی تۆ وەزعت چۆنە، تۆ چیت بەجێهێشتووە؟ فەرمووی من عەمەلی چاکە و کردەوەی چاکەم بەجێهێشتووە. چونکە باش لەو ئاەتە حاڵی بووم کە خوای تەبارەکە وتەعالە فەرمێت وَلْيَخْشَ الَّذِينَ لَوْ تَرَكُوا مِنْ خَلْفِهِمْ ذُرِّيَّةً ضِعَافًا خَافُوا عَلَيْهِمْ فَلْيَتَّقُوا اللَّهَ وَلْيَقُولُوا قَوْلًا سَدِيدًا. لەم ئاەتە باش حاڵی بوو ئەوانەی کەوا ئەترسن لە پاش خۆیان لە بارەی مناڵەکانیانەوە، بەتایبەت مناڵی نەخۆشیان، شێتیان، زەعیفیان، معەوەقیان، خاوەن پێداویستی تایبەت، ئەترسن لێیانەوە کە بمرن لە برسا کەس نەبێ خزمەتیان بکە. ئەوە بەڕاستی نەترسن، تەقوای خوا بکەن، بیان دەست تەقوای پەروەردگارەوە، ئەو عەمەل و کردەوە چاکەی خۆیان خوای تەبارەک وتەعالە خۆی بۆ خۆی سەرپەرشتیان ئەکات. فەرمی من لەم ئاەتە باش حاڵی بووم و سناعەتی مەعروفی من و کاری چاکەی من ئەبێتە پارێزەر و قەڵغان بۆ منداڵەکانیشم. دەستیان کرد بە گریان کە ئەمان بەچیوە سەرقاڵن و خەڵکی تریش بەچیوە سەرقاڵە. خۆ سەحابەی پێغەمبەری خوا بوون ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ، بەڵام دنیا و مادە بەڕاستی ئینسان ئاگای لە خۆی نەبێ، سەری ئەخوا، ماڵی ئەخوا، ئەولادی ئەخوا، ئەخلاق و ئیمانیشی ئەبا، ئەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێت. باشترین سەرۆد و سامان کە بۆ وەچە و منداڵ بەجێی بێڵین گەورەترین شەهادە ئەخلاقی جوانە، ئەدەبی جوانە، ئیسلام و دینە. بۆیە بەڕاستی هەر جارێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کچێکی هاتە ماڵەوە دەستی بکرد بە گریان، وتی باوکە ئەوە جەژنە، هەموو منداڵ جلی تازەیان لەبەرایە. منی شەرج لە کۆنەکانی قەدیم و ساڵانی تر فەرمی چۆن جنم بۆ ئەکڕی لەگەڵ منداڵانە دڵخۆش بم، خەلیفەی موسڵمانان. ئەمە ترسی خوا و تەقوا وای لێ کردووە کە نەتوانێ زوڵم بکە، ستەم بکە. بەڕاستی حتا ماڵەکەی خۆیشی کرد بە بەیتولمالی موسڵمانان بۆ ئەوەی لای خوا تاوانبار نەبێ. کچەکەی خۆی و منداڵەکەی خۆی لیباسی تازە نییە لە بەریکە، ئەڕوا بۆ لای خازنی بەیتولمال و پێی ئەڵێ خەلیفەی موسڵمانان پێی ئەفەرمێت تکات لێ یەکەم معاش و ڕاتبی ئەم مانگی منە بدە پێشی خە بۆ ئەوەی بیدەمە جلوبەرگ بۆ مناڵەکانم، بیدەمە جلوبەرگ بۆ مناڵەکانم دڵیان خۆشکەم لەم جەژنە. فەرمی باشە بەسەر چاو مشکلەیەکیانێ دەمێ، بەڵام زەمان چییە خەلیفەی موسڵمانان تۆ تامانیەتر ئەمێنیەی ئەتوانی حەقی معاشەکەت بەی. دەستی کرد بە گریان فەرمی نامەوێ، هاتەوە بە ماڵ بە منداڵەکانی فەرموو کۆی کردنەوەتیان بابە چی بوو بۆ هیچ بۆ نەهێناین. فەرمی ئەگەر پێتان خۆشە سەبر بگرین و ئارام بگرین و بەیەکەوە ڕۆینە بەهەشت، ئەمە باشە و هەمومان بەیەکەوە سەبرەکەین و ڕۆینە بەهەشتەوە. ئەگەر پێشتان خۆشە باوکتان زوڵمتان بۆ بکاو، پارەتان بۆ پەیاکا و پێش هەمووتان بڕاتە جەهەنەم، ئەوە با ئەم کارە بکەم. تیان نەوەڵا بابە گیان ئێمە تەنها ئەومانەوێ پێکەوە بڕۆینە بەهەشت. ئەمە ئەولادی ساڵحە، ئەمە خێزانی ساڵحە، ئەمە بەرەکەتی ئیمان و دینە. ئازیزان و خۆشەویستان، منداڵێک بە حەڵاڵی پەروەردەکرێ و لەسەر ئیمان و دین و تەقوا پەروەردەکرێ، ئاوا ئابێ ئازیزان و خۆشەویستان. وەکانە ئەبوهما
صالحة أما براسي بركتي صلاحيته تقوى وإيمانه بو أوي كوا من دالكان صالح بن چەندین سەحابەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامیان لەسەر بێ بەڕاستی هەمیشە و دائیم ئەوەیان لە خەیاڵا بووە کە منداڵەکانیان لەسەر تەقوا پەروەردە دەکەن. ئازیزان و خۆشەویستان، بۆ نمونە یەکێک لەو سەحابە بەڕێزانە هەمیشە و دائیم ئەی فەرموو بە شەوا کە هەڵەسا بۆ شەو نوێژ ناوچاوی منداڵەکانی ماچە کرد، ئەی فەرموو ئەم تەقوا و عیبادەتی منە، ئەم سەلاحێتی منە، ئەم گریان و ئەنینی منە بۆ ئەوەیە تۆ مستەقبلێکی سەلاحت هەبێ، بۆ ئەوەی کەوا تۆ ببێ بە نمونە لە کۆمەڵگا، نەبی بە تاغوت و نەبی بە زاڵم و ستەمکار، کات نوێژی زیادە ئەکەم بۆ ئەوەیە کەوا منداڵەکەم ساڵح بێ، تەسبیحاتی زیاتر ئەکەم بۆی منداڵەکەم ساڵح بێت. وەکانە ئەبوهما صالحا. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەم فەرمایشتەیە فەرموو من ئەجلیکە یا بونەی، من ئەجلیکە یا بونەی، لەبەر خاتری تۆیە کوڕە خۆشەویستەکەم، منداڵە ئازیزەکەم، من ئاوا خۆم ماندوو ئەکەم و شەو نوخنی ئەکەم. تەقوا و عیبادەت لە خواترسان. عوبەیدوڵڵای کوڕی عەبدوڵڵای کوڕی عوتبەی کوڕی مەسعود ئەفەرمێ ماڵێکی بفرۆشتی بە 1000 درهم، کردی بە خێر و بە سەدەقە و چاکە، وتیان ئەی بۆ مناڵەکانی بەجێ نایاڵی. فەرمووی ئەمەی کردومە بۆ مناڵەکان بەجێ مێشتووە، ئەم سەدەقە و ئەم چاکەیە بۆیە منداڵەکان ساڵح بن. ساڵحان و خواناسانی مە ئاوا بیران کردەوە. ئازیزان و خۆشەویستان، خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا عاقیبەتمان بەخێر بگێڕی، خوایە ساڵحمان کەی، خوایە گیان لە کوفر و شیرک و تاوان و مەعسیەت و یاخیبوون و زوڵم و ستەم پارێزراومان کەی، خوایە دڵ دەروونمان نورانی کەی، خوایە عیبادەتەکانمان لێ وەرگری، خوایە نەیدەی بە ناوی چاومانە، یا ربی خوایە گیان بە بەرەکەتی سەڵاحی خۆمانەوە منداڵەکانیمان ساڵح بێ، ئەولادەکانیمان ساڵح بێ، تاڵح نەبن، زاڵم نەبن، ستەمکار نەبن، خیانەتکار نەبن، جینایەتکار نەبن، یاخی نەبن، دوور لە تۆ نەبن پەروەردگارە. یا ربی خوایە لێت ئەپاڕێینەوە، بە ئیسمی عەزەمی خۆت لێت ئەپاڕێینەوە، لەبەر خاتری خاترداران لە پێغەمبەران و صالحان و پیاوچاکانت. یا ربی خوایە بە ئیمانەوە بمانژێنە، بە ئیمانەوە بمان برێنە، بە ئیمانەوە زیندومان کەرەوە، لە دەرد و بەڵا و باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان لادا، وڵات و نیشتیمانمان لادا. یا ربی خوایە گیان هەر کەسێ دۆستی دین و ئیمانمانە، دۆستی خاک و وڵات و نیشتیمانمانە، دۆستی گەل و میلەتمانە، خوایە دۆستی بی، خوایە بەرقەراری کەی. هەر کەسێ دوژمن بە دینمانە، دوژمن بە خاک و وڵات و نیشتیمانمانە، ئیفساد نەتەوە لە کۆمەڵگا، خەریکی فەساد نانەوەیە، خەریک یەکدانی عەقیدە و بیر و باوەڕی مسلمانانە، خەڵکی لە خشتە ئەبا، مەکر و کەید و حیلە و فێڵە بەکارێنێ بۆ لەناوبردنی مسلمانان. خوایە ئەگەر شیاوی دادەی دادەی، ئەگەر شیاوی دادنێ خوایە فرعون و قارون ئەمرود و بە یەک لەحزە لەناوبرد، خوایە ئەو زاڵ مستەمکارانەی کەوا ئاوان بەرامبەر بە دین و ئەخلاقمان خوایە لەناویان بەری، خوایە عالیەها سافیلەها ژێرە و ژووران کەی. یا ربی خوایە دەپاڕێینەوە بە ئیمانەوە بمانژێنە، بمان برنە، زیندومان کردەوە لەسەر پردی سیرات و میزان و کەوسەر بە خزمەت پێغەمبەر بگەین صلی الله علیه وسلم، بانگمان بکا و دەرمان نەکا، بەو دەستە مبارەکانەی ئاوی کەوسەرمان باتێ، لە توێنە دوونێک بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوای ئەوانەی داوای دوعای خەیران لێ کردوین، چەند مسلمان و ئیماندارێکن، هەندێکیان لە ناوەی وڵاتن، هەندێکیان لە دەروی وڵاتن، نەخۆشن و داوای دوعای خەیرەکەن، خوایە شیفاعەت بۆ پەلیان بۆ بنێرە. یا ربی خوایە زەلیلی سەر جێگایان مەکە، دڵیان خۆشکە و دڵی کەس و کار و ئەولاد و ماڵ و منداڵان خۆشکە. یا ربی خوایە شافی حەقی بەس تۆی، شیفا بەس دای تۆیە، داو دەرمان و دکتۆر هەمووی ئەسبابی عادیە. یا ربی خوایە گیان لە تۆ ئەپاڕێینەوە، پەنامان بۆ تۆ هێناوە، تەوەکول لەسەر تۆ بەسین. خوایە شیفای هەموو لایەکمان بی، شیفای هەموو نەخۆشەکانمان بی، نەخۆشەکانی ناوەی وڵات، دەروی وڵات، ئەوانەی داوای دوعای خەیریان لێ کردوین، نەخۆشی خەستەخانەکانمان، ئەوانەی منداڵیان منداڵی ساڵحیان بەرێ، هەیانە و ساڵحیان خوایە بۆیان ساڵەکەی، هەیانە ونە و مەفقودە دیارنێ خوایە بەیەکیان شادکەیتەوە، ئەوانەی مشکیلەیانە گیر و گرفتیان هەیە خوایە بۆیان چارەسەرکەی، ئەوانەی زاڵم زوڵمی لێ کردوون یا ربی خوایە خاک و ماڵی داگیر کردوون، لا يزال بردوام ظلمان لك يا ربي خواه ظالمان وناوبري، يا ربي خواه استمكارا وناوبري، يا ربي خواه لت أبارينوا وعدي تو راستا برام بربچيني چوساوا خواه مظلومان استمكاران استملكراوان سرخي استمكار وظالم استمكاران ناوبري پروردگارا يا ربي خواه لت أبارينوا اواني
خزمەتیان بە مزگەوتەکان کردووە، خزمەتیان بە ماڵەکانی تۆ کردووە، خزمەتیان بەم ئیسلامە کردووە. خوایە بۆیان کە دەکەشتی نەجات لە دنیا و لە قیامەتە، بەتایبەت ئەوانەی خزمەت بە مزگەوتی ئێمەکەن، خزمەتیان پێ کردووە لە ئەوڵۆ تا آخر. خوایە بەرقەراریان کەی، خوایە مەحفوظیان کەی، خوایە سەلامەتیان کەی، خوایە ساڵحیان کەی، خوایە بیکەیتە مای کەشتی نەجات بۆ خۆیان و ماڵ و منداڵیان، بەرەکەتی تەمەنی خۆیان و ماڵ و منداڵان، شیفای نەخۆشیان، لابەری دەد و بەڵا و مصیبەتیان پەروەردگارە لە دەپاڕێنەوە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.